ما ئاگەهێن لە جەمتە چنە بابان؟ بەڵێ من ئێستا لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانم بەیانی ئەمڕۆ کۆبوونەوەی نێوان هەردوو یەکێتی نیشتیمانی هەردوو وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لێرە لە بارگای مەکتەبی سیاسی ئەنجام درا کە وەفدی یەکێتی پێکاتبوو لە حاکم قادر حەمەجان و ڕەفعەت عەبدوڵڵا و لەتیف شێخ عومەر و لە گۆڕانیش هەریەک لە عوسمانی حاجی مەحموو و حەمەد تەوفیق ڕەحیم و گوێتان لەمنە؟ بەڵێ بەڵێ بابان ئەلو گوێتان لەم؟ بەڵێ بابان ئەگەر دیارە هەردوو وەفدەکە بەڵێ هەردوو وەفدەکە دیارە پرسی ئەمڕۆی هەرێمی کوردستان و بارودۆخی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان لە نێو بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ کراوە کۆبوونەوەکە زیاتر لە دوو کاتژمێری خایان دیارە باس لە ڕەوشی بە پێی زانێرەکانی ئەمەکە لە سەرچاوەیەکی نزیک لە کۆبوونەوەکەوە دەستمانەوە ئەوەی پێڕاگەیاندین کە کۆبوونەوەکە بەڵێ بابان لە ئێستادا کۆبوونەوەکە کۆتایی هاتووە سەرۆکی پەرلەمان بابان کۆبوونەوەکە کۆتایی هاتووە ئێستا کە من قساکەم کۆبوونەوەکە تاو بووە و چەند دقیقەیەک لەمەوە بەر کۆبوونەوەکە کۆتایی هات وەفدی گۆڕان گەڕانەوە بۆ گردی سەرکەتەی شاری سلێمانی وەکوتم کۆبوونەوەکە سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکە بابان هیچ ڕاگەاندراوێک هیچ بۆ میدیاکانە باس نەکراوە بڕیار نییە باس بکرێت کە لەسەر چی ناوەڕۆکی کۆبوونەوەکە چی بووە؟ بەڵێ وەکوتم کۆبوونەوەکە دوو کاتژمێر زیاتری خایان نەخێر هیچ بەلاغێک هیچ ڕاگەنراوێکیان بڵاو نەکردەوە و جگەل لە میدیاکانی نزیک لە هەردوو پارتی سیاسی ڕێگەیان بە کەناڵەکانی ڕاگەیاندنی تر نەدا تاوەک ڕووماڵی کۆبوونەوەکە بکات و تەنها میدیاکانی نزیک لە خۆیان و میدیاکانی سەر بە خۆیان توانیان ڕووماڵی کۆبوونەوەکەی نێوان هەردوو پارتەکە بکەن. بەێ بابان ئەنوەر سپاس ji بۆ تەبلیمەتە بە لە تەماشەوانە نێژار لە گۆڕ هەند پێزانانی نارتیژی ژێدەرێکیش بۆی نارتیاشکەرێک کریک و پشتی